بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکم سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەرشرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. وەکو دەزانرێتن یەکێتی نیشتیمانی کوردستان 46 ساڵ بەر لە ئێستا دامەزراوە لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە باشووری کوردستان هەم لە کوردستانی گەورەدا پێگە و بایەخی خۆی هەبووە و لە ماوەی ئەو 46 ساڵی ڕابردوودا هاوبەش بووە لە حکومڕانیکردنی هەرێمی کوردستان. تەوەری دووەممان تایبەت دەبێت بە یەخستنەوەی نێوماڵی کورد و دیدار و کۆبنەوەکانی سەرکردەی وڵاتانی دنیا بە تایبەت لە G20دا وەکو دەزانرێتن سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان لە وڵاتی چین لە چوارچێوەی کۆبنەوەی G20دا دیدار و کۆبنەوە ساز دەکات و قسەی زۆر لەسەر ئەوە هەیە کە نزیکبوونەوەکانی تورکیا لە سووریا لە وڵاتانی دیکەی دراوسێ تایبەت بێت بە ڕەوشی کورد گەڕاندنەوەی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش لە شاری سلێمانیەوە میوانداری بەڕێز سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق وەروە چاودێری سیاسی میوانمان دەبێت بۆ پرسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەوەری یەکەمماندا میوانداری بەڕێز نەوزاد ڕەسوول پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لەگەڵمانە. بەڕێز نەوزاد ڕەسوول بەخێر بێت بۆ کوردستان 24. زۆر سوپاس، زۆر مەمنون. پێم باشە لەوە دەست پێ بکەم هەوڵەکانی نێوەخۆی هەوڵەکانی دەرەچی بۆ یەخستنەوەی نێوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بەکوێ گەیشت؟ لە ڕاستیدا هەمومان خەڵکی کوردستانش دەزانێت کە کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر گۆڕەپانی سیاسی کوردستان و لە ڕێخستنی پەیوەندیە هەرێمایەتیەکان و بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کایەک لە کایەکانی حزبایەتیکردن لە کوردستان پێگەیەکی دیارە. بۆیە دەبینین ینی بەشی زۆری لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان وڵاتانی هەرێمایەتی لە ناوچەکە تەنانەت وڵاتانی زلهێز لە ناوچەکە پەرۆشی ئەوەن کە ئەو هێزە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە تەندروست بێ و کێشە و گرفت و کێشە و مەشاکلی نەبێت. یان لایانی کەم کێشە و مەشاکلەکانی ئەگەر هەبێت و پێکەوە بتوان بەرەو چارەسەرکردنی بن. ئەوەی ئێستا دەیبینین خۆشبەختانە لە ساتەوەختی یەکەمی دەرکردنی بەیاننامەی ناوەندی بڕیار لایەنە سیاسەکان کەسایەتەکان لە کوردستان و وڵاتان مبادرەیان کرد، قسەیان تێدا کرد بە شێوازی ڕسمی بە شێوازی ناڕسمی ڕۆلیان هەیە و ڕۆلیشیان هەبوو لە هێورکردنەوەی ئەو حاڵەتە دەرونیە خراپەی کە ڕووی لە هەوادار و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. هەتا ئەم ساتەوەختەش هەوڵەکان بەردەوامە و ئەنجومەنی ناوەندی یەکێتی ئەمڕۆ لە دیدار و کۆبوونەوەکانی بەردەوام بووە و دوێنێش هەر بە هەمان شێوە بەردەوام بووە و ئێران وەکو وڵات وەکو کۆنسۆڵخانە کاریگەری هەبووە و قسەی کردووە و باوەڕ دەکەم لە ڕۆژانی ئایندا و دەوڵەتی تورکیاش قسەی هەبێ و پەرۆشی هەبێ بۆ چاکردنی ئەو دۆخێکە ڕووی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە و تەنانەت ڕەنگە ئەمریکا و وڵاتانی زلهێز بەریتانیا هەر یەکە بە شێوەک لە شێوەکان لە ڕێگەی کەناڵە دیبلۆماسیەکانی خۆیان لە ڕێگەی ئەو پەیوەندیانێکە لەگەڵ قیادەی یەکێتی هەیەە بکەونە سەرکار و بێنە سەرخەت و ئەو دۆخە بە ئاقار و ئاراستێکدا بن کە جێی دڵخوازی یەکێتەکان بێت. باش ئەوەندەی جێبیز بووم زێدەتر باست لە وڵاتانی هەرێمی و تەنانەت ئەمریکاش کرد بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی نێو یەکێتی نیشتیمانی کوردستان. ئایا کێشەکان ئەوەندە قوڵن کە دەبێت وڵاتانی دەرەچی هەوڵ بدەن پەیوەندیەکان نێوخۆی یەکێتی ئاسایی بکەنەوە؟ لە ڕاستیدا بە بڕای تایبەتی من کێشەکان ئەوەندە بچووکە کە بێبایەخ تەمەشایان بکەین، چونکە ئەگەر بە بێبایەخ تەمەشامان کردووە زۆر بە بچووکمان زانی و بە هەندمان وەرنەگرت و بیرمان لێ نەکردەوە ڕێگایەک بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی ڕەنگە دوزار بە ئاقارێکی ترسناک و لەکتێک نەگەیشتنێکی قوڵماندا بات و لە هەمان کاتیشدا کێشەکان ئەوەندە گەورە و مەترسیدار نییە کە ئێمە سەرمان لێ بشێوێ نەزانین ڕێگایەک بۆ چارەسەرکردنی دۆخەکە بدۆزینەوە. ینی لەو نێوانەدا دەبێت ئێمە بیرکردنەوەیەکمان هەبێ کە یاری بکە لە نێوان هەردووچیان بەو شێوەیە کە هەیە لە قەبارەی خۆی لە حەزمی خۆی تعاملی لەگەڵ بکەین نە ئەوەندە وەکو بەشێک
گاڵتەیان بە قەزیەکە بێ بە بەیاننامەیەکی زۆر سادە و بەسیتی تێبگەن کە هیچ نییە ئەوە دوو ڕۆژە دەبڕێتەوە نابەو شێوەیە نیە و نەبە و شێوەیەش کە ئەمە بەیانێکە دەرکراوە یەک ریزی ناو ماڵی یەکێتی تێک دەدا یان بەیانێکە دەبێتە مایە ئەوەی کە یەکێتی دووکرد بکە یان دەبێتە مایە ئەوەی کە جیابوونەوە ئینشقاق ڕوو بدا خۆشبەختانە لە هەردوو دیوەکە لە هەردوو حاڵەتەکە چ ئەوەی بەیاننامەی گروپی ناوەندی بڕیار دەریان کردووە خاڵی زۆر باش و دڵخۆشکەری تێدایە کە پابندن بە پاراستنی یەکریزی ناویەچێتی و پابندن بە مانەوەیان لە ناویەچێتی و پەرۆشن بۆ دۆزینەوەی شێوازێکی تازە لە بەڕێوەبردننی یەکێتی لە ئاراستەکردنی یەکێتی و لە هەمان کاتیشدا گروپی دووەم کە بەیاننامەکەیان دەرکردەوە ئەگەر چێڕەتی ناوەندی بڕیاریان کردوێتەوە بەڵام لە هەمان کاتدا ئەوانیش پەرۆشن بۆ ئەوی دابنیشن پەرۆشن بۆ ئەوەی کە ئەو دۆخی ئێستا ڕووی لێچێتی کردووە بە حەچیمانە بەش بیرکردنەوەی منتقیانە بەسەری دازاڵ بن 2000 یەکێتەکان بە دڵخۆشی و بە بەختەوەری لێبێنەدار باش دیارە ژمارێکی زۆر لە بەرپرسانی ناوەندی بڕیار پێم وە بۆ ئەمڕۆ لە شاری سلێمانی بوون و دیدار و کۆبنەوەشیان ساز کردبوو لەگەڵ ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیارەکەم ئەوەیە دەرفەتی گفتوگۆ هەیە لە نێوان زۆرینە لەگەڵ ناوەندی بڕیار لە ڕاستیدا دەرفەت هەیە و پێشم وایە ئەو دەرفەتە دەمینێ ئەمڕۆ ینی بەڕێز کاک کۆسرەت و بەڕێز کاک دکتۆر بەرهام و تەنانەت دادەهێرۆ داوامیان کردووە لە مەکتەبی سیاسی ئەمە دڵخۆشکەرە بەڕاستی پێکەوە لەوێ بوونە لە ناو بارگای مەکتەبی سیاسی مانای ئەوەیە حزبەکە ماوە مانای ئەوەیە موسسەکە ماوە مانای ئەوەیە بیرکردنەوەیەک وەخواستێک گویستێک بۆ پێکەوە کارکردن و پێکەوە ژیان لە ناوێچێتی نیشتیمانی کوردستان ماوە من بە بیرۆڕای خۆم ینی هەموو بیر و بۆچوونێکی جیاواز ناوێچێتی نیشتیمانی کوردستان و لەناو هەموو حزبێکی سیاسی بە دۆخێکی تەندروست دەبینم ینی من قەت دەستبەرداری ئەوە نابم و کە جیاوازی لە ناو حزبەکەی من بکوژرەیان نەمێنێ و حزبی سیاسی زیندوو تەندروست ئەوەیە کە بیر و بۆچوونی جیاواز لە ناو کایەکەدا بوونی هەبێت بەڵام عقلیەتێک و عقلیانەتێک بیر و بۆچوونێکی دیکە هەبێت کە چۆن ئیدارەی ئەم جیاوازیانە بدا جاران کە هاڤاڵ مامجەلال لە ناویەکێتی نیشتیمانی کوردستان وەکو سکرتێری گشتی بوونی هەبوو ئیدارەی هەموو ئەو جیاوازیانەی دەدا یعنی کەسێک بوو بیرمەند بوو کەسێک بوو توانای ئیدارەدانی ململانەکانی هەبوو کەسێک بوو ڕۆحی لێبوردەیی زۆر تێدا بوو دەیتوانی هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان لە یەک بیر و بۆچووندا کۆبکاتەوە بەداخەوە ئێستا ئەگەرچی هەموو باڵەکان هەموو لایەنەکان هەموو کەسەکان لە ناوێچێتی زۆر باسی ڕێبازی مامجەلال دەکەن بەڵام بەداخەوە کەسیان پابەنین بە ڕێبازی مامجەلال کەسیان لەسەر ڕێبازی مامجەلال ناڕۆن وەکو ئەوەی کە مامجەلال پەیڕەوی سیاسەتی لە ناویەکێتی نیشتیمانی کوردستان دەکرد یعنی زۆر جار دەگوترێ ئەو کێشانێکی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پێیدا تێپەڕ دەبێت لە ڕابردوشدا هەبووە و شتێکی چاوەڕوان کراوە بووە بەڵام وەکو دەزانرێتن پێشتر وجودی جەلال تاڵەبانی وەک سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کلیلی چارەسەرەکان بووە پێتان وایە بەبێت جەلال تاڵەبانی یەکێتی بتوانێت تەفاهم بکە لە نێو هەردوو باڵدا لە ڕاستیدا ئەگەر بەبێ مامجەلال بتوانین فکری مامجەلال و ڕێبازی مامجەلال و ڕوئیا و تێڕوانینەکانی مامجەلال لە کایەکانی خۆمان لە ئۆرگانەکانی خۆمان لە پەیوەندیەکانمان لە نێوان خۆماندا ممارەسە بکەین بەڵێ دەتوانین یەکێتێکی تەندروست و یەکێتێکی ساغ و یەکێتێکی بەهێز پیشانی خەڵک بدەین بەڵام لە غیابی مامجەلال و لە غیابی فکری مامجەلال و ڕێبازی مامجەلال بێگومان یەکێتێکی پەرشوبڵاو یەکێتێک کە نازانێ بەڕێگادا بڕوە یەکێتێک کە نازانێ سیاست بکە یەکێتێک سەرباری هەموو ئەو سەروەریانەی هەیەی ئەو خوێن و خەباتەی هەیەی ئەو قوربانی دانیانەی کە هەیەی یەکێتێک کە لە ڕۆژگارە سەختەکان هاتۆتە مەیدان و دەوری هەبووە لە نەمانی حکمی بەعز لە عێراق و لە حکمی بەعز لە کوردستان بەڵام تەمەشا دەکەین ئێستا پێگەی یەکێتی ڕۆڵی یەکێتی لەسەر ئاستی ئیقلیمی ڕۆڵێکی کەمە لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕۆڵێکی کەمە و پێگەی لەناو حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی پێداویستەکانی یەکێتەکان و خەڵکی کوردستان نییە هەموو ئەوانە وا دەکەن کە ئێمە وەکو یەکێتیەکان بەو یەکێتی ڕازی نەبین کە ئێستا هەیە
یعنی کەسوکاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکانی زیندانە سیاسەکانی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی چاوەڕێ دەکای یەکێتی باشتر لەوەی ئێستا ڕۆڵی دەرکەوێ و ئەدای دەرکەوێ و بتوانێت دەوری هەبێت لە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک لە خزمەت گوزاریەکانی خەڵک. زۆر باش هەر چەندە لە سەردەمی مام جەلالدا نێوشێروان مستەفاش لە یەکێتی نیشتیمانی کوردستان جیابیەوە و بزوتنەوەی گۆڕانی دامەزران بەڵام من دەمەوێت بپرسم ئەو کێشانەی کە لە نێوان ناوەندی بڕیار و زۆرینەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ناویان لە خۆ ناوە هەیە لەسەر چییە؟ ینی خەڵکی کوردستان لەوانەیە کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بپرسن ینی ناوەندی بڕیار سکرتێری یەکەم لە ناوەندی بڕیارە کۆسرە ڕەسوول عەلیە و سکرتێری دووەم بەرهەم ساڵحە بۆچی ئەوان جیا دەبنەوە لەگەڵ باڵەکەی دیکە پێشەوەی بڵێن لەسەر چێ با بڵێن هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی وەکو باسمان کرد غیابی هەواڵ مام جەلالە نەتواندرا ببێ مام جەلال ئیدامە بە فکری مام جەلال لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بدرێ ئەوە ینی کەم و کوڕیەکە بۆ هەموو قیادەی باش ئێستا لەسەر چ بنە ماگی یەکێتی سیاست دەکا و ینی پەیڕەوی خۆی جێبەجێ دەکات. بەشی دووەمی کە قەنەعەتی منە باست کرد ینی لەسەر چ کێشەیان هەیە مەشاکلیان هەیە کێشەکە تەنها بریتە لە شێوازی بەڕێوەبردننی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووان بەبێ جیاوازی ناڕازین بەو شێوە ئەداکردنی یەکێتی چۆن ینی بە چ شێوەیەگە ڕوونتر بڵێ چونکە هەم کادیرێکی یەکێتی مافی خۆیەتی بزانێتن و هەم خەڵکی کوردستانیش مافی خۆیەتی کە بزانێتن بۆچی لە نێوەخۆی یەکێتی نیشتیمانیدا دوو باڵی زەق ئێستا لی کەوتۆتە لەبەر ئەوەی ئێستا یەکێتی نیشتیمانیەکی یەکدەنگ و یەک ڕەئی یەکێتیە کە تعبیر لە هەموو یەکێتێک بکە سیاسەتی یەکێتی بکە بوونی نییە لە گۆڕەپانەکە لە پێشودا ینی لە سەردەمی هەواڵ مام جەلال یەکێتیەکە بوو دوای مام جەلال دوای مام جەلال ڕاستەوخۆ وەکو باسم کرد ئێمە کۆمەڵێک یاریکەرین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نامانزانی ئێستاش نازانین بەبێ مام جەلال یاری بکەین ئەوەیە خەلەلەکە ینی کێشەی هەرێک گەورەی قوڵی ئێستا یەکێتی ئەوەیە نازانێ بەبێ مام جەلال سیاسەت بکە نازانێ بەبێ مام جەلال مناوەرە بکە نازانێ بەبێ مام جەلال تەنانە خزمەتیش بکە ئێمە دەبێ بەدیلی مام جەلال چییە؟ بەدیلی مام جەلال ئەوەیە کە ئێمە لەسەر فکر و ڕێباز و بیرکردنەوەی مام جەلال بەردەوام بین مام جەلال ڕوحیەتی پێکەوە کارکردنی هەبوو مام جەلال لێبوردەیی هەبوو مام جەلال ڕوحیەتی دیموکراسی لە ناو کایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرجەستە دەکرد و پەیڕەو دەکرد ئێستا دەبێ هەموو باڵەکانی یەکێتی هەموو قیادەی یەکێتی بەبێ جیاوازی بیر بکاتەوە لەوەی بە ڕوحیەتی مام جەلال ئیش بکە و یەکتر قبول بکە و سازش لە هەندێک شتی زۆر بچووک بکە کە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەتەوێت زۆرینەی مەکتەبی سیاسی لەگەڵ ئەوە نییە لەگەڵ ڕوحیەتی مام جەلال لەگەڵ بنەماکانی مام جەلال کە بۆ یەکێتی دایمەزراندووە کار بکە لە ڕاستیدا هەتا ئەو ساتە وەختێک کە من لە دوای مام جەلال هەستی پێ دەکەم هیچ لایەنێک لە لایەنەکان هیچ باڵێک لە باڵەکان هیچ کەسێک لە کەسەکان نەیتوانیوە بە ڕوحیەتی مام جەلال ئیش بکات ینی بەبێ ئیستیسنا ینی لایەنێک ینی بەسەر لایەنێکی دیکە فەزڵ نەکەین و ئەفزەڵیەتی نەدەینێ ینی کۆی گشتی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی مەکتەبی سیاسەکەی نەیتوانیوە بە ڕوحیەتی مام جەلال و بە فکری مام جەلال بە لێبوردەیی مام جەلال بە عەقلیەتی مام جەلال یەکێتی نیشتیمانی کوردستان ممارەسە بکە کارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ممارەسە بکە بۆیە ئێستا ئێمە دەبێت بگەڕین بە دوای ئەوەی میکانیزمێک بدۆزینەوە کە نزیکمان کاتەوە لە فکری مام جەلال بۆ خزمەتکردنی کایەکانی یەکێتی بۆ خزمەتکردنی ئۆرگانەکانی یەکێتی بۆ خزمەتکردنی دۆست و هەواداریانی یەکێتی کێشەکانی نێوەخۆی یەکێتی ئایا تەنیا ینی هەڵقوڵاوی نێوەخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە یاخود کاریگەری حزبەکانی دەوروبەری یەکێتی بە تایبەت کە وەکو دەزانرێتن یەکێتی لە بزوتنەوەی گۆڕان نزیکە هەروە لە پارتی دیموکراتی کوردستانیش نزیکە لە ڕاستیدا ئەگەر حزبێکی سیاسی دیاری کراو بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن سیاسەتی خۆی نەبوو خاوەن فکری خۆی نەبوو خاوەن ئەدای خۆی نەبوو کێشە و مەشاکل و گرفتی لە ناودا بوو بیر و بۆچوونی زۆر جیاوازی لە ناودا هەبووە نەیتوانی ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئیدارەدانی ئەو جیاوازیانێک کە لە ناو خۆیدا هەیە دەرگا واڵا دەبێت بەسەر هەموو
لایەنە سیاسەکانی دیکە کە بێنگەمەی خۆیان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن تەنانەت دەوڵەتە ئەقلیمیەکانیش ئەگەر مەبەستیان بێ دەتوان بێنگەمە بە فکر و بە جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆیە دەبینین یعنی زۆر جار یەکێتی خۆی نەبووە ئەوەی کە بینیمانە پاشکۆ بووە لە قۆناغێک لە قۆناغەکان پاشکۆی پارتی دەرکەوتووە لە قۆناغێکی دیکە پاشکۆی بستنەوەی گۆڕان دەرکەوتووە لە قۆناغێکی دیکە پاشکۆی لایەنێکی سیاسی دیکە دەرکەوتووە بۆ لەبەرەوەی یەکێتی ئەسڵیەکە دەرناکەوێ بۆ دەرناکەوێت لەبەرەوەی بیرروبۆچوونی جیاوازی تێدایەوە بیرێک عقلێک نییە ئیدارە ئەو بیرروبۆچوونە جیاوازە بدا بەداخەوە بۆیە دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دۆسیەک لەسەر مەلەفێک لەسەر ڕێیە کە دێتە مەیدانەکە دەبینین وەکو خۆی دەرناکەوێت جاران یەکێتی نیشتیمانی کوردستان بەوە ناسرااو بوو کە قودوە بوو پێشڕە و پێشەنگ بوو لە مەیدانەکە بەڵام ئێستا دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان تەماشا بکە ڕئی پارتی چیە ڕئی گۆڕان چیە ڕئی لایەنێکی دیکە چیە اینجا بە شەرمی ڕئی یەکێتی نیشتیمانی کوردستان هەست پێ دەکەین ئەمە پەیوەندی بەو نەخۆشیەیە کە ڕووی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە نەخۆشی بێمامجەلال و نەخۆشی غیابی فکری مامجەلال لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە بەیاننامەکەیدا ناوەندی بڕیار بازدەوە دەکاتن لەمە دووە هەر بڕیارێک بەبێ ئاگادارکردنەوەی ناوەندی بڕیار دەربچێت لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوان بە شەرعی نازانن باش بزوتنەوەی گۆڕان لەمە دووە چۆن تەعامل دەبێت لەگەڵ یەکێتی بکات پارتی وڵاتانی هەرێمی حزب و لایەنە سیاسەکانی دیکە بێگومان کا کامەران ئەو دۆخێکە ئێستا دروست بووە ئەم هەڵوێستەی ناوەندی بڕیار و هەڵوێستی ئەوانیش کە دەڵێن ئەوانی شەرعەتی نیە ئەگەر بەردەوام بێ یەکێتی نیشتیمانی کوردستان نە حزبایەتی پێدەکرێت و نە سیاسەتی پێدەکرێت و نە هەڵوێستەکانی ڕوون دەبێ و نازانێ نەکە لەگەڵ بزنەوەی گۆڕان نازانێت لەگەڵ پارتیش لەناو ئەزمموی حکومڕانی یاریمی کوردستان چۆن ڕفتار بکە و نازانێت پەیوەندەکانی لەگەڵ لایەنە ئیسلامیەکان چۆن بێ و نازانێ هەڵوێست و ڕفتاری لە بەغداش بەرامبەر بەلایەنە سیاسەکانی عراق چۆن بێ و ئەو کاتی ئێمەش وەکو پەرلەمانتارە کوردەکان لە بەغدا دەکەوینە دۆخێکە ڕەنگە سەرمان لێ بشێوێ نەزانین ئێمە تەوجێ لە چێ وەربگرین ئایا لە ناوەندی بڕیار وەری بگرین ئەوەتە درێژبوونەوەی کێشەکان یاخود ئەو دوو باڵە درێژبوونەوەی کێشەکان کاریگەری لەسەر ئایندەی یەکێتی دروست دەکات نەکاریگەری مەترسی لەسەر ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەکات مەترسی لەسەر لاوازبوونی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەکات مەترسی لەسەر لە کوردانی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەکات مەترسی لەسەر کەمبوونەوەی ئەست و قەباری جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانیش دروست دەکاتن دڵنیام لەوەی بەم بارودۆخە ناتەندروستە ئێمە ئەگەر داخلی هەر پرۆسەیەکی هەڵبژاردن بین لە کوردستان لە عێراق ئێمە لە ئاستی پێداویستەکان چاوەڕێی ئەوە دەکەن بە زوویی چارەسەر ببێت من دڵنیام ناگاتە ئەوەی کە بگەینە پرۆسەی هەڵبژاردن دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان چاک دەبێت و باش دەبێت چونکە یەکێتی تەجروبەی هەیە و قۆناغی زۆر سەختتری لەوەی ئێستا تێپەڕاندووە ئێمە زروفی زۆر ناخۆشمان بەسەر هاتووە بەڵام خۆشبەختانە بە یەک دەنجی و یەک ڕیسی و بە ڕاوێشکردن لەگەڵ یەکتری بە قوبولکردنی بیڕای جیاواز لەناو خۆمان توانیمان ئەو قۆناغە تێپەڕێنین بۆیە ئەگەر بەو نەفەسەی لە ڕابردوو هەمان بۆ لە بەرامبەر نشوستیەکان کارە ساتەکان کە بەسەرمان هاتووە ئەگەر بە هەمان نەفەسی ڕابردوو ئیش بکەین ئەوەش تێدەپەڕێن باش لە بەیاننامەکەی ناوەندی بڕیاردا کە خۆی لە نۆ خاڵدا گرێدا بوو باز دەوە دەکەن کە ناوەندی بڕیار دەخوازێت ینی کۆنگرەی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ تەزویر بەبێ ساختە و بە شێوەیەکی شەرعی بەڕێوە بچێتن بۆ گومان تەنانەت ئێوە لە کۆنگرە دەکەن هەر ناوەندی بڕیار ئەم داخوازیە نییە هەموو مەکتەبی سیاسی یەکێتی بە دادەهێرە و بە کاکمەلا بەختیار و بە دەستەی کارژێڕی و بە هەموو مەکتەبی سیاسی داوای ئەوە دەکەن کە کۆنگرەیەکی تەندروست بێ کۆنگرەیەکی بێ غەڵوغەش و تەزویر بێت لەبەر بۆ یعنی لەبەر ئەوەی هەموو پرۆسەیەکی هەڵبژاردن بەداخەوە ینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شک و گومانی لێ هەیە لەبەر ئەوەی ئەو شک و گومانە نەمێنێ دەبێ هەمویان باس لەوە بکەن کە هەڵبژاردنێک بکرێ ئەو هەڵبژاردنە دوور لە دەستی ئەو بێت و هەڵبژاردنێک بێت تعبیر لە بیرروبۆچوونی ئەو ئەندام کۆنگرانە بکە کە بەشداری دەکەن بەڵام زۆر جار هەندێک لە کادیرانی یەکێتی لە بەرپرسی مەڵبەندەکان باس لەوە دەکەن ئەوانەی کە دەبن بە ئەندامی کۆنگرە لە ڕابردوودا لە سەدا سییان بە ڕێژەیەکی یاسایی ینی مافی خۆیان بووە ببن بە ئەندامی کۆنگرە لە سەدا هەفتیان بە تەسکەی ئەو بوونەتە
ئەندامی کۆنگرە ئایا شەرعیەت بە کۆنگرەیەک دەدرێتن کە لە ڕێی تەسکیەوە کەسێک ببیت بە کا کامەران دەبێت پرسیار بکرێ ئەوانەی کە بە تەسکێ چوونە ناو کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستان ئاخر کۆنگرەی کە جەنابی مام جەلالیش تێدا بەشدار بوو یعنی چێ بوون تەزویریان کرد چێ بوون بە تەسکێ ئەوانەیان برد ئەو قسەیە یعنی کەس ناتوانێت کەس تاوانبار بکە وانە لەبەرەوە بۆ ئایندەش دەبێت قسەکە بەعام تەماشا بکرێ هەمومان خوازیاری ئەوەین کە کۆنگرەیەکی بێت تەزویر بێ کۆنگرەیەکی بێغەڵ و غەش بێت بەبێ جیاواسی من باوەڕ ناکەم یعنی کاکۆسرت حەزی لە کۆنگرەیەک بێت تەزویری تێدا بێت باوەڕ ناکەم هێرۆخان حەزی لە کۆنگرەیەک بێت تەزویری تێدا بێت باوەڕ ناکەم کاک بەرهام کاک مەلا بەختیار کاک حاکم قادر هەر برادێکی دیکە لەوانەی قیادەی یەکێتی حەز بکەن کۆنگرەیەک بێت تەزویر بکرێت باش مام جەلال تاڵەبانی وەکو دەزانرێتن کەسایەتێکی سیاسی گەورەیە سەرکردەیەکی گەورە بوو و ئەزمونێکی زۆری لە بەڕێوەبردننی حزبەکەی خۆیدا هەبوو بە بۆچوونی ئێوە بۆچی مام جەلال پێشەوەی نەخۆش بکەوێت هەوڵی نەداوە ڕێگا چارەیەک بۆ حکومڕانی لە دوای خۆی لە حزبەکەی خۆیدا وەکو وەسیەتنامەیەک بنووسێتەوە بۆچی ئەوەی نەبووە یەکێتی بەرەو ئەو بارودۆخە کەوت لە ڕاستیدا یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان حزب بووە بنەماڵە نەبووە و خێزانێک نەبووە تا مام جەلال بیر لەوە بکاتەوە وەسیەتنامەیەک بنووسێت ئەو پەیڕۆ پرۆگرامی هەیە حزبێکە تاریخی هەیە و دڵنیایە لەوەی کە دوای خۆی جێگیری هەیە جێگرەکانی کاروبارەکان بە هاوبەشی بە هاوکاری لەگەڵ ستافی دەستەی کارژێڕێ و ئەنجومەنی سەرکردایەتی مەکتەبی سیاسەکەی بەڕێوە دەبن بەڵام دۆخێک هاتە پێش دوای ئەڤاڵ مام جەلال هەم کاکۆسرت بە تایبەتی من چەندین جاریان گوێم لێ بووە احترامە ڕێزگرتنێک لە هەیبەت و هەیمەنێ ئەو پیاوە مەزنە قەت بیری لەوە نەکردوێتەوە هەتا مام جەلال لە ساحەکە بێ هەتا مام جەلال لە ژیاندا بێت بیلەوە بکاتەوە دەسەڵاتی مام جەلال مارەسە بکات قەت یعنی ئەوە احترامێکی زۆر گەورەیە من زۆر جار گوتومە ڕاستە مام جەلال سکرتێر بووە و کاکۆسرت جێگر بووە بەڵام هەمیشە ئێمە یەکێتەکان مام جەلال و کاکۆسرتمان وەکو کوڕباوک بینیوە زۆر باشە زۆر جار دەگوترێت کۆسرەت ڕەسوول عەلی بەو پێی کە سکرتێری یەکەمی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە دکتۆر بەرهەم ساڵحیش سکرتێری دووەم جێگری سکرتێری دووەم مافیان پێشەڵ کرایە پۆستەکەیان دەستەڵاتەکەیان لە نێویەکێتی نیشتیمانی کوردستان ینی بەکار نەهێنراوە پێشەڵ کراوە لە کوێوەدا بەڕوونی دیارە کە ئەوان مافیان پێشەڵ کرابێت بڕیارێک لە مەکتەبی سیاسی یەکێتیەوە دەرچوو بێت یاخود لە نێو یەکێتیدا دەرچوو بێت ئەوان لی ئاگادار نەبن فەرموو ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بە ئامادەبوونی ئەوان بووە هیچ بڕیارێک هەبووە کە ئەوان تێیدا ئامادە نەبن تاگلایەنە بێتن لە ڕاستیدا دەکرێن پرسیارە لە خۆیان بکرێت چکە من لە شوێنی ئەوان نیم و جێگیری بەڵام زێدەتر ناوەندی بڕیار گلەیی لەوە دەکەن کە لە ماوەی ڕابردوودا بیانی بەڕوونتر باسی لەوە بکەین هێرۆخان زێدەتر بڕیارەکان بۆ ئەو گەڕاوەتەوە تەنانەت گەورەترین کێشە کە بوو ینی ئەو کێشەی کە لێ دروست بووە مەسەلەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووە من یعنی هەردوولان بینیوە لە ڕابردوو لە دوای نەخۆشکەوتنیە باڵ مام جەلال ینی هەردوو لە ینی خۆیان بە بێتاوان پیشان دەدەن هێرۆخان دەڵێ قەت من هیچ کاتێک ڕێگر نەبوومە لەوەی کە جێگرەکان یا هەر کەسێک کادرێک ناوێتێتی مارەسەی ئەرک و دەسەڵاتی خۆی بکاتن و کاکۆسرەتیش بە هەماشەوە دەڵێ من قەت ڕێگەم بە خۆم نەداوە لە ئامادەبوونی مام جەلال هەتا لە ژیان ما بێت من دەست بۆ هەندێک دەسەڵات و هەندێک حاڵەتی ئەو ببم ینی ئەدەبیەن و ئەخلاقیەن وەکو ئیلتیزامێکی ویژدانیان ڕێگەی بخۆین پەیڕەوینەوە خۆی یەکێتی ڕێگەدا هێرۆ بڕیار بدات هێرۆخان خۆ بڕیاری نەداوە نازانم ینی دەبێت ئەم مەوزوع گەورەیە یەکلا بکرێتەوە و بۆیە ئەخەر من تاڕادەیەکی زۆر لەگەڵ دروستبوونی ئەو حاڵەتم کە ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ینی بە دۆخێکی تەندروستی دەزانم و لێشی ناترسم کۆمەڵێک لە قیادەی یەکێتی داوا دەکەن هەیکەلی بەڕێوەبردننی یەکێتی شێوازی بەڕێوەبردننی یەکێتی سەرچاوی بڕیال ناو یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی لێوە بکرێ من هێرۆخان بەخۆشی لەگەڵ ئەم بیر و بۆچوونەیە دەیەوێتن مەزدەری بڕیال لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دیار بێت بۆیە ئەگەر دابنیشن ئەو شک و گومانانەی کە
کاکۆسەر لەسەر ئەوانی هەیە و هێرۆخان لەسەر ئەوانی هەیە یا هەر ئەڤالێکی دیکە ناوێچێتێتی ئەو تەمومژانە نامێنن دەڕاونەوە. دەسەڵاتەکانی هەردوو جێگرانی سکرتێری گشتی پێشێلکراوە لە ماوەی ڕابردوو دوای نەخۆشکەوتنی جەلال تاالبانی هیچ بڕیارێک دەرچووە بەبێ ئەوان ئاگاداری ئەوان چێ ئەو بڕیارەی دابێت وەکو دەگوترێت هێرۆخان ینی ئەوان بڕیار دەبێت پرسیار بکەین کام بڕیار یعنی ئەوە گرنگە وەکو باست کرد دوورخستنەوەی ئەکرەم شەریف لە پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ئەمە نوێترین حاڵەت بوو یعنی لە دوای ڕێکەوتنی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان کە هاتە کایەکە یعنی دەکرا بە شێوازێکی دیکە یعنی معاملەی لەگەڵ بکرێ بە گوێرە ئەوەی کە بیستراوە ئەم ڕێکەوتنە پێشتر بۆ کەسێکی دیکە بووە لە خلالی 24 ساعت گۆڕاوە و ڕەنگە ئەم پرسیارە ئەگەر ئاراستەی ئەو کەسانە بکەن کە بەڵام باڵی ناوەندی بڕیار بە فەرمی ینی تەنانەت شاندیان ناردۆتە لای بزوتنەوەی گۆڕان گلەیی ئەوەیان لێ کردووە لە نەوشوران مستەفاش کە ینی دەکرا ئەوانش ئاگادار بن لە ئاڵۆکی مەشروعە دەبی ئاگدار بن و ئەوان کەسی بچووک نین لە ناوێچێتی نیشتیمانی کورسان بە تایبەتی کاکۆسەت کە جێگریەکەمە کاک بەرهەم جێگری دووەمە دەبێ بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ هێرۆخان لەگەڵ دەستەی کارجێڕی لەگەڵ کاکمالا بەختیار هەموو ئەوانەی کە معنین بە ئیشەکە دەبێ ئاگدار بن. ئەخەر قسەکە لەسەر ئەوەیە کاک کامەران ئێمە بتوانین لەمە دووە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شک و گومانانە لە یەکتر نەمێنێ و بتوانین سەرچاوی بڕیا لە ناوی نیشتیمانی کوردستان تەندروست بێ و هەموو پێ قایل بن و هەموو پێوەی پابند بن بۆی حاڵەتێک دروست نەبێ پێنج ئەندامی ئەنجومەنی پارێزگا وەکو فراکسیۆنی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لە مەودووە ینی چۆن ینی بڕیارەکان وەردەگرن مەشروعیەت دەدەن بە کامەلەیان بۆ بەڕێوە بردننی کاروبارەکانی لەوەتێ ئەم دۆخە تازەیە هاتوۆتە پێش ئێمە لە کوردستان بووینە لە بەغدانە بووینە ئەگەر گەڕاینەوە و بارودۆخەکە تا ئەو کات بەرەو چاکبوون و بەرەو باشتر ڕۆیشت ئەوە جێی دڵخۆشی و دڵخوازی هەمومانە و هیوادارین بگاتە ئەوەی و من وەکو خۆم ینی گەشتبینم بەوەی کە بگەنە نەتیجەیەک بۆ ئەوەی یەک شێوازی بەڕێوەبردن و یەک ئیتیجا و یەک ئاراستەکردن هەبێ بەڵام ئەگەر نەبێت ینی کارەساتە ینی ئێمە لە بەغدا هەموو جارێ دەڵێم کورد وردە بەداخەوە پێگەی لە بەغدا لە ناو پرۆسی سیاسی عێراق لاواز دەبێت و ناتەبایی لایەنە سیاسی کوردیەکان لە بەغدا ئەو پێگەی لاواازتر دەکات و لەوەش خەتەرتور خراپتر لایەنە سیاسەکان لە ناو خۆشماندا هەریەکە و بکەوینە پەرتەوازەی ئێستا باس دەیەکێتی دەکەین ینی شەرعیەت لە کامە لایەن وەردەگرن ئێوە وەکو فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمان هەتا ئەو ساتە وەختەی کە ڕێک دەکەون لەسەر سیغەیەک هیچ دایەک شەرعیەتی نییە باوەڕ ناکەم کەسیشیان باسی ئەویان کرد بێت ئێمە تەوجێ دەدەین و دەبێت جێبەجێ بکرێ تۆ من بەیاننامەکەی ناوەندی بڕیارم خوێندۆتەوە زۆر بەڕوونی وازەحا ناڵێ ئێمە بڕیار دەدەین و پێویستە هەموو یەکێتی پابندبی پێوە دەڵێ ناوەندی بڕیار لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دیار بێت بەبێ ئێمە بڕیارەکان شەرعی نییە گروپی بەرامبەریش بە هەمان شێوە کە کۆبوونەوەیان کردووە ناڵێن ئەو بڕیارانەی ئێمە دەیدەین وەکو مەکتەبی سیاسییان وەکو ئێوە کامیان بە مەرجە وەردەگرن ئەویان بە مەرجە وەردەگرین کە هەردوو لا دابنیشن ڕێک بکەون ئەگەر ڕێکەوتنەکە دواکەوت بە کورتی ئەگەر ڕێکەوتنەکە دواکەوێت ئەمە دەمێنێتەوە سەر هەر ئەندا پەرلەمانەی بۆ خۆی ئیرادەی خۆی وجدانی خۆی بیرکردنەوەی خۆی ئەمەش حاڵەتێکی ناتەوە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە ئەولەوێتی کارەکانی ئێوە دەبێت لە پەرلەمانی دەبێت وابێت نەوزاد ڕسوول پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاست دەکەین کە کات خۆ بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوامە تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە ڕەوشی تەواوی کوردستان بە تایبەت نێوەخۆی هەرێمی کوردستان وەکو دەزاندرێتن لە ماوەی ڕابردوودا زۆر قسە و باز لەسەر ئەوە دەکرا کە سەرکردەکانی هەرێمی و دیداری پایتەختەکان زێدەتر لە دژی بەرژەوەندی کورد و بەرەو پێشوەچوونی پرسی کورد لەو ناوچەیە بووە وە قسە و باسی زۆر لەسەر ئەوە دەکرێت ئەگەر لە ئێستادا نێوماڵی کوڕیەک نەخرێەوە کورد بە دیقەتەوە سیاست بۆ داهاتووی خۆی نەکات ئەوە بەرژەوەندیەکانی ئەو دەکەوێتە
مەترسیەوە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری کوردستانی پێشوو لە پەرلەمانی عێراق هەروەها چاودێری سیاسی لەگەڵمانە بەڕێز سەردار عەبدوڵڵا بەخێر بێت بۆ کوردستان 24 بەڕێستان لە بابەتێکدا لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەتان بە کۆمەڵە خاڵ کردبوو لەوەی کە ئێستا بارودۆخی کوردستان بە شێوەیەکی گشتی بەرەو مەترسی دەڕوا جموجۆڵی سەرکردەکانی وڵاتانی جیهان بە تایبەت هەرێمی لە دژی بەرژەوەندی کورد کار دەکەن. دەکرێت پێمان بڵێ ئەو مەترسیانەی بەڕێستان لە چیەوە سەرچاوی گرتووە ئایا شتێکی جددی هەیە کە بەڕاست ڕەوشی کورد لە باشوور تەنانەت لە ڕۆژاوای کوردستان کەوتۆتە مەترسیەوە؟ ئیجازەم بدە من سێ مەسئلە بە سێ مەسئلە دەست پێ بکەم. یەکەمیان 19 ئابی ساڵی پار لە کەناڵیان ئارتی کاک محەممەد نووری چاوپێکەوتنی لەگەڵ من و سێ هاوڕێتر کرد باسی کەشەکانی ناوخۆی کردوتم بۆ کەستان ناپرسن دوێنێ ئەنجومەنی ئاسایش بڕارێکی سەبارەت بە سووریا دەرکردەوە باسیەوە ناکرد. ئەم مەدخەلەم بۆ باس کرد بۆی بڵێم ئێمە شەعنی دەولی بە شێوەیەکی گشتی لای سیاسەکانمان و لای میدیاشمان شەعنێکی پەراوێز خراوە کە ئەمە لە ڕاستیا دەتوانم بڵێ مەگاتە ئاستی تاوان دەرحەق بە خەڵک و دەرحەق بەوەی کە پرۆسەیەک پێوترێ بەخشینی بەرچاوڕوونی بە خەڵک و بەخشینی بەرچاوڕوونی بە سانعی قەراریش ئەوەی کە بڕیار دروستەکە لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە دنیاک مؤسساتی فینکتانکسیش هەیە ڕۆژنامەنووس و میدیاکار و کەناڵە میدیاکان یەکێکن لە سەرچاوەکانی بەرچاوڕوونی بەخشین بە سانعی قەرار چ جای ئەوەی کە تۆ لە وڵاتێکی وایە ئەو مؤسساتانەشمان لێ. دوو دەمێ ئەوە بڵێم کە ئێمە ئەم شەعنە دەولیە چارە نووسمانی تیا ڕسمەکری. ئەم قسانەی من لەو بەیان نامەیە کردومە هیچی تازە نییە لێرە دەمەوێت ئەترافە بکەم. من ئەم قسانم دەیان جار لەم کەناڵەوە لە کەناڵەکانی ترەوە لە کۆبوونەوەی حیزبی داخراوە بە دەنگەدەنگ و قڕەقڕ هەندێک جار ئەندە جار بە قسەی خۆش و بە پشی و هەوڵدانی قەنەعات پێکردن دوو قۆڵیش کە لەگەڵ سەرۆکی حیزبە کوردستانەکانی پارچەکانی تری کوردستانیش و باشووریش دانیشتوم ئەم مەسئلانەم پێوتون و ئەم پرۆژەیە ئەمە ڕاگەیاندراوێک نیە ئەمە پرۆژەیەکە من دو سێ ساڵێکە لە شوێنی جیاجابانگەوازی بۆکەم کە ئێمە ئەم ناوچەیە گۆڕانکاری گەورە تیا ڕۆدا و مادام گۆڕانکاری گەورە ڕۆدا چارەنووسی ئێمە چگەل لەوەی کوڕووکچە ئازاکانمان لە شەڕوان و لە پێشمەرگە و لە گەریران لەسەر ئەرزەکەن کۆمەڵێک خەڵکی ئەوانەی کە ئاخر مۆدێلی جلوبەرگیان لەبەرە لە هۆڵێکی زۆر فاخردانیشتون ئەوانن بڕیار لە معادلات و لە چارەنووسی میلەتەکان و چارەنووسی لایەن و هێزەکانە دەن بۆیە ئێمە دەبێت لەنا ئەو مەسەلەیە بین لێرەوە من هەموو جار بتومە شەڕوان و پێشمەرگە لە ئاستی ململانەکە و زۆر گەورەتر بۆ لە ئاستی ئەرکی خۆی ئێمە لە وەکو سیاسەکان دەبێت تۆزێک بەرزبینەوە بۆی بگەینە ئاستی لە خۆبردووی و ئازایەتی و لێهاتووی ئەوان ئێمەش ئەرکی خۆمان جێبەجێکەین ئەو ئەرکی خۆیە کا درێغی نەکردووە میلەتەکەش بۆ هەموو نەبوونی و پێم وچەیەوە ئەرکی خۆی جێبەجێ کردووە درێغی نەکردووە ئەوە ئێمەین ئەرکی خۆمان جێبەجێ نەکردووە پێویستەکە ئەرکەکە خۆمان جێبەجێکین دێمەوە سەر ئەوەی کە جەناب دوتت کە خاڵی سێمە ئەسڵی مەسئلەکە ئەوەیە ئەم دۆخە هەڵگری دووشتی پێچەوانەیە یەکێکیان مەترسی گەورەیە بۆ سەر ئێمە یەکێکیشیان دەرفەت و دەستکەوتی گەورەیە ئەوە لەسەر ئێمە وەستاوە تۆ کامیانە قۆزینەوە ئەگەر مەبدەیەکەیە من زۆر جاروتومەتەوە ئێڵێمەوە ئەگەر خۆت خاوەنی استراتیژی نەبی ئەبیتە بەشێک و خزمەتکاری استراتیژی ئەوانی تر کێن بەشێکی هێزی نێودوڵەتی گەورەیە دوژمنی تۆ نیە بەڵام بەپێی بەرژەوەندی خۆی پشتی تۆگرێ بەپێی بەرژەوەندی خۆشیش پشتی تۆ بەرەدا وەکو بینیمان بەشێکی تری بەداخەوە دوژمن و داگیرکاری کوردستانە لەناو معادلەیە کە بوونەتە خاوەنی قەرار بۆیە لەم ڕوانگەیەوە پێویستەکە کورد کە ڕقمێکی گەورەیە ئەمەش مەبدەیەکی ترێک لە مەبدەکانم کە زۆر جارێ لێمەوە لە سیاسەتە کورد کە ڕقمێکی گەورەیە و بەداخەوە یاریکەرێکی خراپە دەبێت پێویستەکە بێتە یاریکەرێکی باش بۆی بێتە یاریکەرێکی باش دەبێت بێتە یاریکەرێکی بەقووت بەچیە بێتەوە قووت بمبورە بەس ئەم جملەیەڵ بەچێ بێتە یاریکەرێکی بەقووت بۆی بتوانێت بێتە خاوەنی استراتیژیکی هاوبەش و بتوانێت پێکەوە پلان و استراتیژیکی هاوبەشی هەبێ ئیرادەی خۆی بسەپێنێ بەسەر هەموو لایەکی جیهانە باش بەڕێز سەردار بەڕێزتان زۆر جار تاکیدتان لەسەر استراتیژیەت دەکردەوە بەڵام وەکو دەبیندرێتن ینی هاوڵاتی خەڵکی کوردستان ئەوە دەبینێ
کە ئێستا هەرێمی کوردستان ینی پێشمەرگەکان وەکو دەگوترێت سنووری هەرێمی کوردستان دیاری دەکەن و سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان بازدەوە دەکاتن کە هەموو هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی خەونی گەورەی کورد بەدەست بهێنێتن ئەویش دامەزراندنی دەوڵەتی کوردیەوە لە دیداری پێشوشمان لەگەڵ سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە دەمێکە سەرۆکی هەرێمی کوردستان ینی هەوڵ دەداتن و قسەی لەگەڵ سەرکردەکانی دنیا کردووە بۆ ئەوەی ینی مەشوەرەتی کردووە لەسەر دامەزراندنی دەوڵەتی کوردی پێدوانیە کە ئەمە استراتیژیەت بێت دامەزراندنی دەوڵەتی کوردی. ئەزانی مەسئلەکە استراتیجێت شعار نییە، استراتیج پلانە. پلانیش بەوە ئەبێ کە من ئەم مەسئلەیە کە ئێستا لێرە عەرزی بینەران و جەنابی شتێکەم ڕوبەڕوو لە کۆبوونەوەی لایەنە سیاسەکان بە کاک مەسعود وتووە و دوو قۆڵیش پێم وتووە. ئەم مەسئلەیە ناکرێت لایەنێک و کەسێک بیکە. ئەمە مەسئلەیەکی ئیجماعی نیشتیمانیە. لایەنە سیاسی ئەساسیەکان دەبێت شەریک بنتێ. ئێمە کێشەیەکی گەورەمانەیە لە کوردستانە کە یەکڕیزی من هەموو جار بتوومەوە لێرە ئەکید یەکەمەوە قەناعەتی شخصیمە کە یەکڕیزیمان پێداویستی هەیە کە لەسەر دوو پایە وەستاوە. پایەکان ئەنجامدانی چاکسازیەکی ڕاستەقینەیە لەم سیستەمەی کە هەمومان متفقین بە کاک مەسعود و سەرۆکی حیزبەکانی ترەوە متفقین کە سیستەمێکە خەلەلی هەیە و دەبێت چاکیکەینەوە. ئەمە یەکێکیانە. دوو شەراکەتی ڕاستەقینەیە. لە غیابی شەراکەتە ئەم مەسئلانە زەحمەتە. بۆیە من پێم وایە و کاتی خۆشی لەم کەناڵی ئێوە و لە زۆر شوێنی تر لە ڕوبەڕوو بە خۆیانم وت برادرینە واز دەم کێشانە بێنن کە ئێستا هەر یەکێکمان دەرگیری مووقفێکی متعەنەتین تایە تەنازولی لێ ناکەین و بۆتە کوردە ناموسە و عیبە و ئەگەر بیکەن خراپە. وەرن شتێکی تر بکەین. وەرن بۆ ئەوەی تووشی میلەتەکەمان نەبێ بەژێر دەست و پێوە فەرمونون با بچینە هەڵەبجە بچینە ڕەمزیەتی کەرکووک نەخێر کە شنگال ڕزگارکرامن لەم شاشەیەوە وتم لەبەر حورمەتی خوشک و دایک و کچەکانمان کە ئێستاش ئەسیری لای داعشن بە وەحشانەترین شێوە دڕندانەترین شێوە عەزیەتە درێن ئازارە درێن لەبەر حورمەتی ئەوان با سەرۆکی حیزبە گەورەکانی چوار پارچەکەی کوردستان هەر چوار پارچەکەی دوانسیانێ لە باکوور دوانسیانێ لە ڕۆژ ئاوا دوانسیانێ لە ڕۆژهەڵات پێنجەکەی کوردستان سەرۆکی حیزبەکان بچین لەسەر استراتیجێکی گەورە ڕێککەوین کە لەسەر استراتیجێکی گەورە ڕێککەوتین هەموو حیزبەکان تەییدەکەن هەموو گەلی کوردستان لە هەموو پارچەکان تەییدەکە و دەعمێکە ئەمە متعارض نییە لەگەڵ ئەوەی کە ئەم حیزبانە هەر لایەکیان بەپێی زەرفی خۆی پەیوەندیەکی لەگەڵ دەوڵەتێک هەیە ئەو مشکلەکەیە کە ئەم پەیوەندی لەگەڵ ئەم دەوڵەتە لە دژی بەرژەوەندی کورد بکەوێتەوە و ئەم قسانە من نامەوێت بێڵێم کاکە لە کۆبوونەوەی داخراوە وەڵاهی دوو قۆڵی بە هەمویانم وتووە نەتیجەکەی بۆیە لێرە ئەیڵێمەوە ئێمە پێویستمان بەوەیە من پێم وایە کاک مەسعود ئەکرا کە کاک نەوشیروان هاتەوە لە دەرەوە و لە عیلاجاتەوە کرا سەرێکی لێ بدە ڕەنگە شتێک هەیە لە دنیای پێوترێت دیبلۆماسی مناسەبات ڕەنگە ئەو بواە تەمای توانەوەی بەشێک لە بەستەڵک جەنابی مام جەلال لە نەخۆشی و عیلاجاتەوە کرێ سەردانێکی بکە ئەکرا کە کاک نەوشیروان هاتەوە سەرێک بدا و پێکەوە قسە لەسەر ئەوە بکەن چۆن ئەم مەسەلانە عیلاجکەنەوە ئەکرێ لەگەڵ ئەو برادرانەی پەکەکە پەیەدا کۆمەڵەی زەحمەتکێشان بەشەکانی کۆمەڵە دیموکرات ئێمە ئێستش وەختی هاتووە ئێمە ئەتوانین فریاکەوین ئێستا لە جی20 ئەمڕۆ ئۆباما و ئەردۆغان و پوتن و فەرەنسی و سینی و یابانی و ئەنگلیز خەریکی ئەم مەسئلانە بوون باسی چارەنووسی ئێمەیان کردو ئێمە لەوێ غایبین 21 ئەم مانگە ئەنجومەنی ئاسایش کۆ ئەبێتەوە ئەنجومەنی ئاسایش کۆ ئەبێتەوە بۆ سووریا ساڵ و نیوەک لەمەوە بەرتون کاکە ئەنجومەنی ئاسایش بڕای دەکردەوە بۆ ئاگاتان لێ نییە بەداخەوە نەمیدیا بایەخی بۆ مەسئلەیە داوە نە سیاسەکان لە ئێستاوە تا 21 مانگ چی ڕۆدا لە ئێستاوە تا 21 مانگ دمەستۆرا گەشتبینە کە ڕەنگە بگەنە اتیفاقێک ڕووس گەشتبینن کیری خەریکە هەڵەپەڕێ لە خۆشیاکە اتیفاقەکرێ 20 لە دوای 20 مانگەوە جەمعی عامی ئومەم متحیدە هەرچی سەرۆکی ئەم جیهانە هەیە هەرچی بڕیار بەدەستی ئەم جیهانەیە ئەچن لە نیویۆرک کۆ ئەبنەوە ساڵانە لەوێ کۆ ئەبنەوە لە پەراوێزی ئەم کۆبوونوانە جگەلەوەی خطابێکەدەن لە پەراوێزی ئەم کۆبوونوانە قسە لەسەر ڕێککەوتن لەسەر مەوزوعی سووریا و یەمەن و ئەم منتیقانە ئەکرێ بەتایبەتیش دوای چوونی بایدن بۆ تورکیا بۆ ئەو مەسئلەیە وەفدێکی ئەمریکی چوونە سعودیە و لەگەڵ سعودیەکانە تەسمیناتیان داونەتی قسەیان لەگەڵەوانش کردو ئەمڕۆ سعودیەکان لەوێ بوون سعودیەکان حزورێکی گەورەیان لە سین هەبووە لە ئێستاوە تا ئەو وەختە من پێم وایە وەخت نەڕۆشتۆ بڕوە ئەم دەرفەتە بۆی بەڕەشبینی قسە نەکەین واقعی بین
ئەم وەزعە هەم دەستکەوتی تایە بۆمان ئەگەر خۆمان باش یاری بکەین و ببین بە خاوەنی استراتیژیکی باش ئەگەر ئەمەش نەکەین مەترسی زۆری تایە بۆ زۆر باشە دیارە هەم ڕێخەری گشتی بزوتەوەی گۆڕان لە دەرەوەی وڵاتە و هەم سەرۆکی هەرێمی کوردستانیش مەسعود بارزانی لە ئەوروپا لە دەرەوەی وڵاتە پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ینی بەشار ئەسەد تاوەکو ئێستا نازانرێتن بۆ ئایندە دەمینێتەوە لەسەر کورسیەکە یاخود نایانی داهاتووی بەشار ئەسەد دیار نییە سەر کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان وەکو دەزانرێتن لە 15 تەمموزی ڕابردوودا کۆتەدایەک دروست بووە و تاوەکو ئێستا کە تورکیا لەسەر پێی خۆی بە باشی نەوەستاوەتەوە پێدوانیە ینی دیداری ئەردوغان لەگەڵ بەشار ئەسەد لەگەڵ هەر سەرکردەیەکی دنیا کە تورکیاش بەخۆی بەدایان کێشە دەناڵێنێتن زۆر زەخکرابێ زۆر گەورە کرابێ لە یەک دوو دیداردا چارەنووسی کورد ئیتر وەکو ساڵانی ڕابردووی لێبێتەوە پرسی کورد بگەڕێتەوە سەر سەفەر ئەزانی ئەم یاریە بەسراوەتەوە بە بەرژەوەندیەوە هەموو شتەکانی تری لێگەڕێ بەسراوەتەوە بە بەرژەوەندی زلهێزەکانەوە ئەم بەرژەوەندیانە ئەگەر ئێمە وریانە بین ئەگەری ئەوە هەیە ئەگەر وریا بین و زیرەکانە مامەڵە بکەین لە بەرژەوەندی ئێمە تەواو بێ ئەگەر خراپ مامەڵە بکەین وریانە بین لەسەر حسابی ئێمە تەواو بێ دیدارێکی ئەسەد لەگەڵ ئەردۆغان کە من دوێنێ ئێوارە بەیاننامەکەم نووسی نەمزانی بوو پێشتر دانیشتون بۆیە لە بەیاننامەکە وتومە وا چاوەڕوان نەکرێت لە مۆسکۆ دانیش دوێنێ شەو کاک بەختیارەمین لینکێکی بۆ نردبووم بە ئیمێل کە ئەسڵەن ڕسمەکەشی پیشانداوە لە لینکەکەیە پێکەوە دانیشتون دیداری ئەسەد و ئەردۆغان دیدارێکی ئاسایی نییە دیداری دوو دوژمنی خوێنخواری یەکترن کە ئەگاتە ئەوەی ئەمانە پێکەوە دانیشن معنای ئەوەیە تەفاهماتەکەن گەیشتونەتە ئاستێک کە نزیک بنەوە لە تەفاهمات بەشێک لە تەفاهماتەکان ئەوەیە کە مشتەرەکێک هەیە لە بینی ئەسەد و ئەردۆغان ئەوەیە کە کورد بە مەترسیە زانن لەکوێ بۆیان کرابێ هەوڵانداوە کورد بەکاربێنن لەکوێ بۆیان کرابێ ئەلبەتە کوردی ژەوڵی داوە ئەو ململانێ و ناڕێکی بینی ئەوان بەکاربێنێ سەردەمانێک زیرەکانە بەکارێناوە ئێستش ئێمە وەزعمان خراپ نیە وەزعمان باشە ئەمێنێتەوە سەرەوەی ئێمە چۆن بتوانین ببینە خاوەنی استراتیژێکی هاوبەش چۆن بتوانین لە ناو استراتیژێکی هاوبەشە کێشە ناوخۆیەکانیشمان چارەسەرکەین ئەگەر من پێم وایە من دەمێت دوو ئەگەر بۆ جەناب و بینەران باسکەم ئەگەر ئێمە بتبین بتوانین ئێستا کۆبینەوە بەپەلە کاک مەسعود بێتەوە و کاک نەشورانیش بە سەلامەت بێنەوە و قسە بکەن و لەگەڵ ئەو برادرانەی پەکەکەوانی ڕۆژهەڵات لەگەڵ پێدا لەگەڵ ئەوە هەموو لایەکان ئەوانەی ئەساسین قسە بکەین ئەگەر ببینە خاوەنی استراتیژێک بە تەبیعەتی حاڵ لە وەختە کێشەی پەرلەمانی کوردستان و مەجموعەیە کێشەی تریش لەناو ئەوە خۆی بە تەبیعەتی حاڵ چارەسەر بێت چونکە پێداویستەکانی گەیشتنە بە استراتیژێک ئەمە یەک دوو من دەمێت سەرنجی جەنابەت بۆ بینەران بۆ مەسەلەیەک ڕاکێشم ئێمە لە ڕۆژاوایە ئێستا لە بەردەم مەترسیەکەین ئەو منتیقە ئامنەی ئێستا ئەردۆغان داوایەکە ڕێک ئەکاتە ئەمەی خوارەوە منتیقەیەک چۆڵەکە بە پانی 90 کیلومتر بە قوڵی خۆڵە 20 کیلومتر ڕەنگە بگاتە 30 تا 50 ئەگەر بگاتە با باسی 50 کیلومترکرد ئەم منتیقەیەکە کوردستانە بیکاتە شوێنێک بۆی ئاوارەکان بێنێتەوە لێ نیشتەجییان کاتەوە ئەم قسەیە ڕەنگە ئەوروپیەکان ئغراکە ئەوروپیەکان لە ترسیەوەی مۆجەیەکی پەنابەری تازە ڕویان تێنەکاتەوە تووشی مشکلیان کاتەوە ڕەنگە دامی ئەم پرۆسەیە بکەن کە دامی ئەم پرۆسەیان کرد هەرچی غیرە کورد هەیە جارێکتر هێنێتەوە لە کوردستان نیشتەجێ کاتەوە دیفاکتۆیەکی تر لەسەر ئەرز ئەچەسپێنێ و زیانێکی گەورە بە کوردەگەیەنی باش ئێستا ئێمە ئەگەر ئێمە خاوەنی حەدی ئەدنای تەفاهمێکی استراتیژی بووینەیە یەکێک لە کارتە بەهێزەکانمان کارتی سەربازیە ئێمە ئێستا ئەتوانین ئەگەر خۆمان کۆک بووینە ئەمانتوانی بە ئەمریکا و ڕووس و ئەوروپا هەوپەیمانی نێودوڵەتی بڵێن ئێمە سنوورەکانی خۆمان قایمەکەین یەک چالاکی نە لە مووسڵ نە لە ڕقە نە لە سووریا نە لەسەر ئەرز دژی داعش ناکەین خۆتان چۆن شەڕی داعشتان کردووە ئەستان کوڕوکچی شەڕی داعشیان کردەوە هەر قەسف باش ئەگەر بینەوە سەر باشووری کوردستان یعنی وەکو دەزانرێتن زیاتر لە 25 ساڵە کورد لە باشووری کوردستان ئەو وەختە تورک ئەهاتە چۆکە سووریا ئەهاتە چۆکە ئەمریکا ئەهاتە چۆک بۆت ئێران هاتە چۆک بەڵێ بەڕێ سەردار وەکو دەزانرێتن لە باشووری کوردستان زیاتر گوێم لە جەنابەت نییە ئەگەر جد لە من بێت جارێکی دیکە پرسیارەکەم دووبارە دەکەمەوە زیاتر لە 25 ساڵە کورد لە باشووری کوردستان حکومڕانی خۆی دەکات دەنگت کزە دووبارەی دەکەمەوە زیاتر لە 25 ساڵە کورد لە باشووری کوردستان حکومڕانی خۆی دەکاتن ینی چۆن دەکرێت لە ماوەیەکی ینی نزیکدا وەکو جەنابتان لە ڕاگەیەندراوەکەتان ئاماژەتان بەوە داوە کە لە مانگی داهاتوو مانگێکی هەستیارە
کۆمەڵێک گۆڕانکاری بنەڕەتی ڕووداداتن پێت دوایە ئەو گۆڕانکاریانەی کە دێتە ئاراوە وا بکات جارێکی دیکە ینی ئێمە جارێکی دیکە گرێ بدەینەوە بە بەغدا و ڕۆژاوەش گرێ بدرێتەوە بە دیمەشق؟ هەموو ئەگەرێک واردە لەسەر خۆمان وەستاوە ئەگەر خۆمان بتوانین باش یاری بکەین ئەسڵەن لە هەندێک کەوالیسی دەولیە لایەنگریەوە بوون ئەم دوو پارچەیە ڕۆژاوە باشوور بدرێت لێک و بکرێت بە دەوڵەت و بچێتە سەر دەریاش ناکۆکی خۆمان یەکێک لە ڕێگرەکان بوو بەداخەوە. خاڵێکی تر هەیە کە دەمەوێت لێرە بێڵێم بزانم ئێمە من ئەم قسەیە کەم و ئەم داوای کۆبوونەوەی چوار پارچەی و ئیتیفاقی چوار پارچەی و ئەم پرۆژێ تازە نییە تا بڵێم پەلە بکەن. 2 ساڵ زیاترە باسیەکەم لە کۆبنەوەی داخرا و لەگەڵ خۆیان لە کۆبنەوەی حیزبی لە میدیاک لە زۆر شوێن باسم کردو. ئێستش ئەم مانگە حاسمە ئەمریکایەکان ئۆباما مانگی 11 خواحافیزیەکە ڕووە ئەوێ ئینجازێک بکە بە تەقدیری شخصیم لەوانەیە هەڵە بم ئەمە تەقدیر و تەحلیلەکەین ئێمە فاڵ ناگرینەوە. ڕووسەکانیش نازانن دوای ئۆباما کوێ دێ ڕەنگە ترامپ بێ و تووشی مشکلەیەک بن هەر 6 مانگ نەزان چۆن مامەڵەی لەگەڵەکەن. وەڕئیسێکی لەم ئۆبامایە لاواستریان دەست ناکەوێت هەر کەسێک بێ لەم ئۆبامای لاواستر نابێ من پێشەوەی هەڵبژێردرێ 8 ساڵ لەمەوە پێش هەموو دنیا گەشتبوون بوون بەم ئۆبامایە من ڕەشبین بووم مقابلاتم هەیە و بەڵگەم هەیە کەوتومە ئەمە لاواسترین سەرۆکی مێژووی ئەمریکا بێ و سیاسەتەکانیش ئێمە و میلەتانی جیهانیش زەرمەند دەبن ڕژێمە حاکمەکان تیا قازانجەکەن. مەسئلەیەک هەیە کە ئەبێ زۆر وریابین تایە ئەمریکا وا سەیرەکە ڕوسیش بەرژەوەندی لەوایە کە پێش انتخاباتی ئەمریکی ئەم مەسئلەیە بگاتە اتفاقەیەک و بگەنە سیغەیەک لەو وەزعانە کە ئەوان بیانوێتە ئەو وەختە بیکەن مناسبەشیان هەیە مناسباتیان هەیە کە سەر وەزیر خارجەکانیان وای لێ هاتۆ بەبێ نانیان پێ ناخورێ لەو لایشەوە تۆ کۆبنەوەی ئەنجومەنی ئاسایشەیە 22 مانگ لە ئێستاوە تەحزیراتی بۆ کرێ دێمە ستۆراش پرۆژەی خۆی حازرەکە هەموو سەرۆکەکانی جیهانیش لە نیویۆرک جەمعی عامی متحیدە لە دوای 20 مانگەوە کۆیان نکاتەوە لە ئوتێلەکان هەمویان لە پەراوێزەکە ئەنواع قسە و شتەکەن ئەگەر تۆ نەبیتەوە بە ڕقەمێکی کاریگەر پێشم مەڵێ وەڵا زەحمەتە و چیوانە سیاسی ئەگەر بێوێ سیاسی لەسەر بەرژەوەندی شەکە بەرژەوەندی میلەتەکەی ئەردۆغان کە بینی ئەم حیزبانە نەفرۆکە خراوەتە خوارەوەکو رووسیا و تورکیا نا هەڕەشەی جەنگ لە یەکتر کراوە نە ئەوانش کراوە هەندێک خلافات هەیە دەستکەوتی گەورە من دیسانەوەڵێم کاکە نەک بەرژەوەندی کورد بەرژەوەندی سەرۆکی ئەم حیزبانە ئێستا بۆ ئەوەی دەسەڵاتەکانیان بەردەوام بێ پێویستیان بۆیە تەفاومێکی ناوخۆی بکەن پێویستیان بۆیە بەرژەوەندی باڵەکانی ئەم میلەتە ئەم دەستکەوتانە بەردەوام بن بۆی ئەوان دەستکەوتەکان و سەردار پەیامەکەت گەیشت نفوزەکانیان بسۆگەر بێ ئەمە نەکەن خۆشیان زەرە دەکەن حیزبەکانشیان زەرە دەکات زیان بە میلەتەکەشە گێنن ئەی ئەگەر ئەمە نەکەی کاکە کە بەرژەوەندی میلەتەکەیە بەرژەوەندی حیزبەکەتە بەرژەوەندی خۆتە ئەی ئەمە زۆر باشە پێوترێ ڕەفتارێکی ناعەقلانی پێوترێ بەرخوردێکی ناعەقلانی بۆیە من پێم وایە ئەگەر لەسەر ئەساسی بەرژەوەندی میلەتەکە بۆ لەسەر ئەساسی عەقلانیەت قەرار بدەین ئەبێ پێ بنێن بە مەسئلە لاوەکیەکانە و ئەبێ دانیژن پێکەوە هەم مەسئلە چارە نووسازەکان چارەکەواتە باشترین چارەسەر پاراستنی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانە پێویست دەکات سەرکردە سیاسیەکانی کوردستان پێداگیری لەسەر ئەو بنەمایە بکەن بەڕێز سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری کوردستانی کارمان نەکردبایە تەجاوزی شەڕی ناوخۆبرینەکانی ڕابردوومان نەکردایە نەمان نەتوانی ئێمە ڕاپەڕین سەرخەین و ئەمکیانەدا بمەزرێنی بەڵێ بەڕێز سەردار دیارە کێشەی تەکنیکی هەبوو دەنگی من بە باش نەدەگەیشت بە بەڕێستان برادرانم پێم دەڵێن کاتت تەواو زۆر سوپاس بۆ بەڕێز سەردار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی کوردستانی لە پەرلەمانی عێراق دووبارە سوپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوو.